خۆشحاڵ بووم بە پرۆگرامێکی تایبەت بە جەژنی قوربانی پیرۆز لەگەڵ دوو گروپی زۆر ئازیز و خۆشەویست کۆمەڵە میوانی زۆر جوان ئەبمە میوانی ماڵەکانتان. جاری تێدا پەشیمان بینەوە علی بە قسەکانیانە دیارە. ئارێ وەڵڵا. درێژترین شەوی زستان ئەکەوێتە کەیەوە؟ کۆتایی شەوی پاییز. جوگرافیا دەکرێت بە چەند لقەوە؟ هێزی کەشکردنی مانگ. کافگەی گەلی عەلیبەگ لەسەر چ ڕووبارێکە؟ مزام ئێستا مزەخەیە ژیاندانا ئەوکە بەنەسەویێتە خوارە. سێ کوچکەی بابان سێ شاعیری کلاسیکی کوردین، ناویان چی بوو؟ نەکە جارێ. 4 دوای ئەوە 5 کە 5 ڕۆژی وەزانم 6 جار لێ پرسیمەوە هەموو جارە نەفسی شتمەوە ئەمە بە مناڵی 2 جار کەوتم.